لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولان. 5. هۆکارەکان و یاساکان خاوەنی بوونێکی خۆی و ڕاستەقینە نین و شتانێکی گوێرەین. هەندێک لە یاسا و هۆکارەکان خاوەنی بوونێکی خۆی و ڕاستی نین، بەڵکو گوێرەی و خەیاڵین. با ئەو هێزی ڕاکێشانەی کە لەسەرەوە باسکرا بە نمونە بهێنینەوە. ئەم دەستەواژەیە تەنها ناوێکە و بۆ ڕوونکردنەوەی ڕووداوێک دانراوە. ئەجینا تەنێکی وانییە کە بە چاو ببیندرێت و بەدەست بگیرێت و لە تاقیگەدا لێکۆڵینەوەی دەسەر بکرێت. ئەوەی کە دەبیندرێت و هەستی پێدەکرێت تەنها دەرەنجامەکانە. واتە یاساکان کۆمەڵێک هێزی وەهمین و لە چەند بیردۆزێکی ڕوت و پەتی پێکاتون. یاسای گەشەکردنی تۆ و یاسای سەرکەوتنی تەنەکان لە ئاودا و یاسای پەڕلەی ناو DNA و یاسای چێشکردنی موگناتیسی کۆمەڵێک نمونەی دیکەن. کەوایە با بپرسین، ئایا ئەو یاسا و هۆکارانەی کە مادی و حەقیقی و خۆیی نین و هێزێکی نەبینرا و خەیاڵین چۆن دەتوانن ملیۆنان تەنی زەبەلاح و سەرسوڕهێنەری ئاسمانی لەو پەڕی وردی و ڕێکوپێکی و هاوسەنجیدا هەڵبسوڕێن و بەڕێوەیان ببەن؟ ئەوانەی کە لەلایەک نەبیندرانی خوا دەکەن بە هۆکاری بێباوەڕیان و لەلایەکی دیکەوە سەرڕای ئەوەی کە ئەم یاسا خەیاڵی و هۆکارە وەهمیانە نابینن کەچی بە هۆکاری یەکەمیان دادەنێن و وێنای هێز و توانایەکی وا بۆ ئەم هۆکارە خەیاڵیانە دەکەن کە تەنانەت نایبەخشن بە بەدیهێنەری مەزنیش. بەڵێ، ئەمە بیرکردنەوە و فیکر نییە، بەڵکو هەبێت و نەبێت کە ڕووکردنی بیرکردنەوەیە. 6. هۆکارەکان و یاساکان هاوڕێ لەگەڵ ئەو هۆکار و یاسایانەی دیکەدا کە محتاجن پێیان ئەنجامەکان پێک دەهێنن. هۆکارەکان و یاساکان لەگەڵ ئەو یاسا و هۆکارانەی دیکەدا کە محتاجن پێیان کۆ دەبنەوە و پێکەوە دەبن بە هۆکاری هاتنە مەیدانی ئەنجامەکان. ئەجینا هەرگیز توانایەکی وەک بەدیهێنانی شتانیان لە نەبوونەوە نییە. دەکرێت سەرجەم ئەو هۆکار و یاسایانەی کە خانەیەک پێک دەهێنن لە جێگایەکدا کۆ بکرێنەوە، بەڵام هەرگیز ناکرێت خانەیەکی زیندویان لێ پێک بهێندێت. ئەو شتەی کە بە پێداگیریەوە دووپاتی دەکەینەوە ئەوەیە کە بۆ دروستبوونی زیندەوەرێک پێویست بە کۆبوونەوەی هۆشیارانەی هەزاران هۆکار بە گوێرەی پێوەرێکی ورد دەکات کە ئەمەش خۆی لە خۆیدا کارێک نییە بە هۆکارەکان بکرێت. 7. گونجان لە نێوان هۆکارەکان و ئەنجامەکانیاندا بوونی نییە. لەگەڵ ئەوەدا کە یاسا و هۆکارەکان خۆیان لاواز و کۆڵەوار و سادە و هەژارن و دوورن لە زانست و ئیرادا، کەچی ئەنجامەکانیان هەتا بڵێ کامڵ و بە نرخ و گرنگ و ئاڵۆز و پڕ لە هونەرن. کەواتە هەرچەندە پەیوەندیەکی وەک هۆ، ئەنجام و هۆکار بە هۆکراو لە نێوان هۆکار و ئەنجامەکانیاندا دەبیندرێت، بەڵام لە ڕاستیدا گونجان و پەیوەندیەکی ڕاستەوانە لە نێوانیاندا بوونی نییە. هەروەک چۆن ئەگەر پیاوێکی 50 کیلۆیی 500 کیلۆ قورسایی هەڵبگرێت و منداڵێکیش لە ڕێگەی پەتێکەوە و بە پەنجەیەک ئۆتۆمبیلێک ڕابچێشێت، سەرسامی و سەرسوڕمان دەوروژێنێت. بە هەمان جۆر کاتێک لە ڕوانگەی گونجان و پەیوەندی ڕاستەوانەی نێوان هۆکارەکان و ئەنجامەکانی لەشتان و ڕووداوەکانی دەوروبەرماندا ڕادەمێنین، جیاوازیەکی زۆر گەورە و ناهاوسەنجیەکی سەیر و سەمەرە بەدی دەکەین. بۆ نمونە، ئەگەر بمانەوێت پەنجەمان وەکو کۆمپرێسەرێک بەکار بهێنین و بەهۆیەوە بەرد و زەوی پێکون بکەین، ئەوە جگە لە شکانی پەنجەمان هیچ دەرەنجامێکی دیکەمان دەست ناکەوێت، چونکە پەیوەندیەکی ڕاستەوانە لە نێوان کوونکردنی بەرد و زەوی و بەهێزی پەنجەماندا بوونی نییە. بەڵام دەبینین ڕووەکە ناسکەکان بە خۆیان و ڕەگە نەرمونیانەکانیانەوە بەرد و تاشە بەردەکان کوناو دەردەکەن. ئەو گەڵایانەش کە لە کاخەزی جگەرە تەنکتر و ناسکترن، بەرگەی گەرمای بەتینی هاوین دەگرن و بە سەوزی دەمێننەوە. تەماشای بچووکی و سادەیی ناوچێک و تۆوێک بکەن کە پرۆگرامی تەواوەتی تێگڕای درەختێک بە قەد و میوە و گوڵەکانیەوە لە خۆ دەگرێت و بیر لەو تۆوەی مرۆڤ بکەنەوە کە لە ناوەڕۆکیدا کامەڵترین بەدیهێنراوی بەسەر جەمتوانە و لێهاتنەکانیەوە حەشار دراوە و لە زمانی شەریعەتدا بە پیس لە قەڵەم دراوە و پێویستە ئەو جێگایە بشۆردرێت کە بەری دەکەوێت. بە چاوی پەندوەرگرتنەوە بۆ تۆوی ئەو درەختی هەنجیرە بڕوانن کە بەرەکەی لە قوتووی بەتام و لەزەتی شەکر دەچێت و
پاشان تەماشای پەیوەندی ناهاوسەنجی ئەو درەختە زەبەلاحە بکەن لەگەڵ تۆ بچووکەکانیدا کە وەختە بەچاو نەبیندێن. بەڵێ بەم شتانە و هاوشێوەکانیاندا بۆمان دەردەکەوێت کە هۆکارەکان و یاساکان سەرڕای لاوازی و سادەیی لە ڕادەبەدەریان کەچی هەمیشە بەرهەمی کامڵ و تەواو پێشکەش دەکەن. هەرگیز ناکرێت کانگا و سەرچاوە و بەدیهێنەری ئەم ئەنجامە کامڵ و سەیر و سەمەرانە ئەو یاسا و هۆکارە سادە و لاواز و کاتی و بێنرخانە بن. بە تایبەت هەرگیز ناگونجێت هۆکارەکان سیفەتێک ببەخشن کە لە خۆیاندا بوونی نییە. ئایا جێڕانەوەی هەست و ئارەزووی ئەبەدیەت لە مرۆڤدا بۆ دڵۆپە ئاوێک لە کاتێکدا کە دواتر لە ناوچوونی بە چاوی خۆمان دەبینین لاوەڕێنە زیاتر چیترە؟ 8. لەبەر ئەوەی یاساکان و هۆکارەکان محتاجی دژەکانیانن کەواتە ناتوانن بەدیهێنەر بن. هۆکارەکان و یاساکان ناتوانن بەدیهێنەر بن چونکە دژ و پێچەوانەیان هەیە. خۆی لە خۆیدا هەموو بوونەوەرێک لە گەردووندا دژێکی هەیە، چونکە لە ڕوویەکەوە شتان بە دژەکانیاندا دەناسرێن. سارد و گەرم و جوان و ناشیرن و شەو و ڕۆژ و مادە و مەعنا و ڕاکێشان و پاڵنان و جەمسەرەکانی باکوور و باشوور لە ئەنجامی ئەوەدا ناسراون کە دژی یەکن. ئەو شتەش کە بۆ ناسران و زاندانی پێویستی بە دژ و پێچەوانەکەی بێت ناتوانێت بەدیهێنەر بێت. هونەرمەند لە جۆر و ڕەگەزی هونەرەکەی نییە، ناگونجێت خان و وەستاکەی لە هەمان ڕەگەز بن. پێچەوانەکەی مانای بوون و نەبوونی هەمان شت دەگەیەنێت. دیارە ئەمەش لەگەڵ لۆجیک یەک ناگرێتەوە. 9. جاری وایە سەرڕای کۆبوونەوەی هەموو هۆکارەکان کەچی ئەنجامەکە نایەتە بەرهەم. جاری وایشە بەبێ هۆکار ئەنجام دروست دەبێت. جاری وایە سەرجەمی هۆکارەکان کۆ دەبنەوە بەڵام ئەنجام دروست نابێت. ئەمەش دەری دەخات کە هێزی دروستکردنی ئەنجام لە خودی هۆکارەکاندا نییە. جاری وایشە بەبێ هەبوون و کۆبوونەوەی هۆکارەکان بەرهەم هاتنی ئەنجام دەبینرێت. هەموو ئەمانە بریتین لە چەند حاڵەتێک و ئاماژە بەو زاتە دەکەن کە سەرچاوەی هێز و توانینە و لە کردن یان نەکردنی کارێکدا خاوەنی ویست و ئیرادەی ڕەهایە. ئەو زاتەش هیچ کەسێکی تر نییە جگە لە ئەڵڵا.